بەهۆی ئەو شەپۆلە سەرمایی لە هەفتەی ڕابردووەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە سنووری ئیدارەی سۆران پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدی دابەزین و لە زۆرێک لە ناوچەکانیش بەفرباری. بەو هۆیشەوە زۆرێک لە کشت و کاڵ و درەختەکانیان زیانیان پێگەیشتووە و بەرهەمی ئەم ساڵی بەشێک لە جووتیاران لە بەردەم مەترسی لە ناوچووندایە. بەتایبەت مەسەلەن گوندەکانی بنمێرد فەقیان سەران گەرەوێ سەری مەسەلەن گەرەوێ خواری ڕزەکانی کوێستان ئەوانە زۆرن وەکو مەسەلەن باڵەکاتی بەعام هەمووی کوێستانە هەنی هەر هەموو کوێستانە هەمووش زەرر زیانی ئەبێ بای ئەوەی مەسەلەن کە فەلع زەرر بکە منتیقەکانی سەرترێ بڵێن لای دۆڵی ڕوستە و سیدەکان و منتیقەی سەرێ فعلەن هەمویان زەررمەند دەبن. شارەزایانی کشت و کاڵ پێیان وایە دابەزینی پلەکانی گەرما بۆ ژێر سفری پلەی سەدی لە وەرزی بەهار و کاتی پشکوتنی چرۆی درەختەکان زیانی زۆر بەربەر و بوومی کشت و کاڵ دەکەوێت. سەرما و سۆڵە و شەختەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو زیانی زیاتری بەو درەختانە گەیاندووە کە خونچەیان دەرکرده بوو وەکو هەریەکە لە هەرمێ و قەیسی و هەڵوجە و جێڵاس و خۆخ لە زۆرێک لە ناوچە کوێستانیەکانی ئیدارەی سۆران بۆتە هۆی لە ناوچوونیان. ئێمە هەر ترسی ئەو سەرما و سۆڵەمان هەبوو جوتیارێکی نمونەیی دۆڵی ئاکۆیانیش دەڵێت ئەرچی حکوومەتی هەرێمە بەر لە هاتنی ئەم جۆرە سەرمایە لە وەرزی بەهار ڕێنمایی بداتە جوتیاران و دەرمانی کشت و کاڵیان بەسەردا دابەش بکات بۆ ئەوەی بەکەمترین زیان لێی دەربچن. و دەرمانی تایبەت هەیە لە وڵاتان دەرمانی تایبەت هەیە لە داران ئەدەیدارەکە زوو ناژێتەوە لە سەرما ئەیستە دەرێ و حکوومەتی هەرێم حەقا ئەو دەرمانانە بۆ فەلەحەکان دابین بکات لەبەر ئەوەی فەلەحی کوردستان بەهام دەستی زۆر کورتە یعنی ئیمکانیاتی مادیان مەحدودە توانای بەرگریکردنیان نییە لە باغەکانیان دەرمان بکڕن و دەرمان لێ بدەن و ئێمە ئەو دیفاعی لە ئەوەمان کرد پارێزگاریی توانیمان لە باغەکانی خۆمان بکەین تەنها لە پاییزدا پەینێکی زۆری حیوانی چەنگەڵا بە پەینێکمان خستنە بن و لە کاتی سەڕەکە هات ئاوی بیرەکانمان بەرداوە سەر باغەکەمان بۆ ئەوەی لە بنی گەرم بیت و دارەکە بەهێز بیت و لەسەرەوەش دووکەرمان کردەوە پەینی کۆن و کە لەگەڵ گازوایی لالێکماندا و دووکەرێکی زۆرمان کرد و خۆشبەختانە زەرەر باغەکەی ئێمە نەگەیشت بەڵام ئەو فەلاحانەی بابرێم وشیاریان نەبوویان پارێزگاریان لە دارەکانیان نەکرد مخابن زەری زۆریان پێگەیشت. وەزارەتی کشت و کاڵی عێراق ڕایگەیاندووە لێژنەی تایبەتمەند لە سەرتاسەری پارێزگاکان پێک دەهێنن بۆ ئەوەی قەرەبووی ئەو جوتیارانە بکەنەوە بەرهەمەکانیان لە بارانی ئەم دواییەدا زیانیان بەرکەوتووە بەڵام تا ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بەرامبەر قەرەبووکردنەوەی زیانی جوتیاراندا بێدەنگە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندوز.